وقتتان وخير بسرانی جیم شینم کرو نرم شینم کرو نرم واش دی و قبلم شینم کرو نرم برشته چاواون بأسری ناو نگرم بانگم هردرو بپرواو بشرم زین هاور چوی ترمم باونو نماوم بو زین هاور چوی ترمم باونو نماوم بو وینی بالاوی او نازکنداوم بو ای بلاو بالاوی او پیم کردناو عشق دین او وگل بردناو او ساو چێوە تەرمم سوار کەن جەو درەنگەدا یار خەبەردار کەن نمنگاوی ناوزش چەنیم بکیاونۆ غەمزەش وە باڵین قەبرم بشاونۆ شینم کەرۆ نەرم یعنی شینم بکاود بە نەرمی شینم بکاود بە نەرمی واو شتێ بە قیبلم شینم کەرۆ نەرم بێژن بە قیبلم شینم بکاو نەرم بە ڕشتەی چاواون بە ئەسری ناو نەگەرم بە ڕشتەی چاواونی بە ئەسری ناو نەگەرمی بانگم هوردەرۆ بێپەرواو بێشەرم بانگ و سەڵاوی مەرگم بداوت بێپەروا و بێشەرم ئەو وەختەی کە تۆ خەبەرێکی ناخۆش ئەدەی بە کەسێک و لە تاوە بیستنەم خەبەرە ناخۆشە فغاونی هەڵەسێ هاواری هەڵەسێ زینهاور چۆی تەرمم بانە و نەماوم بۆ ئەو چێوەی وا تەرمەمی پێدرووس ئەکەن نەماومە تووڵ بێ نەماومە تازە بێ وێنەی باڵاوی ئەو نازک ئەنداوم بۆ وەکو باڵاکەی ئەو بێ ناسک ئەنداوم وێ ئی باڵاوی ئەو پێم کردەنا ئەم بەڵاکە بەسرم هاتگە ئەم مەرگە کە تووشم بووگە باڵاوی ئەو پێمی کردەگەم عشق دینە ئەو وەگەڵ بەردەنا ئەو ساوە و چێوە تەرمم سوار کەن جەو دەرەنگەدا یاوە خەبەردار کەن لەو دەرەنگیشە یار خەبەردار کەن نیمنەگاوی ناوزش چەنیم بکیاونۆ نیمنەگاوی نازی لەگەڵم بنێرێت بۆ قەبرستان غەمزەش وە باوڵین قەبرم بشانۆ غەمزەکەشی وە باوڵین وەژێرە سەرە قەبرەکەم بەهەنێرێت دەستپێکە دیڤێتەکەی ئەمشەوە ئێمە بە شعرێکی بێسارانی بوو کە لە حەسرەتە یارە ئینسانێک کە عومرێک خورد و خەوی هەڵس و کەوتی فکری خەیاڵی ڕێوەڕووینی هەناسە کێشانی بەندە بە مەحبووبێک بەندە بە عشقێک سعی خۆی ئەکا تەلاشی خۆی ئەکا لە توور دەورانە زندگی و حەیاتیە ئەم گشتە تەعەلوقە ئەم گشتە تەمەنا و دیزایرە بە کەلام تەسویر کەم بێرێتیە سەرە کەلام بەحسی بکەم تەنانەت تا ئەو ساتە مەرگە تا ئەو لەحزەیەی کە حتا ئەو گەر کێسی تەسویری بکات تا چه میزان ئەم تەمەنا قەویە تا ئەو میزانە کە لەش بێگیانە بێت لەم تەمەنا لەم خواستە
لەم عشقە و تەنانەت لەو دەمە ئارزوو ئەکات وەختێ گەیی بە نەهایەتە باجێکە داری ئەو پەڕەباجێکە ئەیتوانێ بیدات خلاسیە لە زندگیە بەهۆی ئەو دەردە تەمەنا ئەو جار معشوق تازە قەناعەت بێنیت و باوەڕ بکات و بۆ شتێکە لە دەست چوو بۆ ئیقناعێک ئیستە کردی و پێیگەیی بە تەماشاکردنە ئەم تەرمە ئەم مەرگە ئەو جار دوو گوڵ ئەسرین بڕژێنێت ئەسرینە گەرم بڕژێنێت شینێ بکات ناوێک بێرێت نیمنگاو غەمزەیەک بە درقەی ڕێگاوی بۆ قەبرستان بکە ئەم تەمەنا قابل دەرک نییە بۆ کەسێک کە لە توول عمریا تەمەنای وای نەبوو بێ داستایۆفسکی ئەژێت دۆزەخ دنیای ئەمڕۆژە ئێمەس ئەو کەسانەی کە ناتوانن هیچ کەسێکیان خۆشگەرەک بێ ئەو کەسانەی کە ناتوانن جوانی ببینن لە دەور و بەریانە ئەمەلەن لەناوە بەهەشت دۆزەخ زندگی ئەکەن و دۆزەخیان پەیدا کردگەم ئەو ئینسانەی کە زێنەک بێت و نەتوانێت داستانێ تعریف کات ممکن نییە فکرکا کە زێنەکە داستایۆفسکی معتەقدە کە ئێمە بە مشتی حەقیقەت و لەناو دەستەکانمانە لەدایکە بین و بەرەبەرە کە گەورە ئەبین ئەگەر هەواسمان نەبێ پەنجەکانمان ئەکرێتەوە و ئەچۆڕێت و ئەچۆڕێت ئەم حەقیقەتە و شتێکی تیا نامێنێت تا خۆمان گومەکەین داستایۆفسکی ئێژێ دنیای ئەمڕۆی ئێمە ئێژێت ئازادی یعنی پانوبەرین کردنە تەمەناکان و خواستەکانت و سەمەرەی ئەم پانوبەرین کردنە خواست و تەمەناکانت بۆ عیدەیەک ئەبێت بە تامت تاڵ و خودکوشی ئەو عیدەی کەمە بۆ عیدەیەکی فرەم بۆ فوقەرام بۆ ڕوعەیام بۆ بەردەگان ئەبێتە حەسرەت و جنایەت ئەبێتە حەسرەت و جنایەت و ئەم ئینسانانە زەجرێکی گەورە بۆ معنایەی کە کامێکی تریش بوو ئەمان نەیان گرت کە تامێکی تریش بوو ئەمان نەیان چەشت کە لەزەتێکی تریش بوو ئەمان نەیان برد لەو عەزابە هەڵەقرچێن و لەذا تامیان تاڵە و بەرەو جنایەتیانەوە هەرم نگاسە کە تۆ ئەوێنی کرایمان پانیشمنتە نووسێ ڕاستکۆڵنیکۆفی واتیە تۆ هەرم داستانە وەیتەوە ناوە براکانە کارامازۆف بەڵام ناوی براکانە کارامازۆفە اتفاقێکە کە پێ دوو چێهرە لە ناو براکانە کارامازۆف دوو چێهرەی بەرجەستەن یەکێ ئیڤان پابلۆڤیچە و یەکێ ئالیوشاس ئیڤان ئینسانێکی عەقڵ مەداڕێکی بە شیددەت هەیەجانیە لەو عەقڵەی کاسین بەڵام ئالیوشا ئینسانێکی ئیمانداری ئارامەکە یەواش یەواش و متەداوم عەمەڵ ئەکا بەو شتەی کە باوەڕی پێسی و لە ئاخرە داستان و ئەمەسە کە ئالیوشاس بەرجەستە بێتەوە شخصیەتی ئیڤان کارامازۆف وەسەر ڕاستکۆڵنیکۆف
وەنە کەسانێک کە تووشە پوچگەراییەوەن، وەنە کەسانێک کە بە شدەت هەرچی شتە بەلایەن و مەسخەرەس، بە شدەت شاکین لەم دنیاوی نابەرابەرە، باوەڕیان بە هیچێک نییە و لە ڕاستای هیچێکە عەمەڵ ناکەن و ئیمانیان نییە. تماشاکەن ئێوە فرە ئەبیسن لە دنیای ئەمڕۆژن. عەسر ئەمڕۆژ ئینقلابە ئیطلاعاتە، ئینفۆرمەیشنە. گشت کەسێک شتێک ئەزانێت، گشت کەسێک زانستی فرەس نەیش زانێت چێ خوێنێت. سۆشیال میدیا و گۆگل و ئینتەرنەت و ئەوانە کارێکیان کردگە هەر کەسێک بتوانێت هەرچیەکە گەرەکی بێت فێر بێت. بەڵام لەگەڵ یەک تەفاوتە گەورە فیمابێنە ئالیۆشا بە ئیڤان هەست. ئەوەی کە تۆ شتێک بزانیت تا ئەوەی کە تۆ شتێک ئەمەڵی پێ بکەی، ژیانی لەگەڵا بکەی، هەڵس و کەوتی لەگەڵا بکەی، زۆری فەرقە. بۆیە منەوە شێعرەی بێسارانی بخوێندەوە. بێسارانی و ئەمسالە بێسارانی عشقیان زەندگی کردگە. ئەگەر نەیکردایە ئەمانەی لێ نەئەچۆڕیا. قیبلەم وەشەو بۆ، قیبلەم وەشەو بۆ، مەیل کەرۆ شەوێ جەستەم وەشەو بۆ، قیبلەم وەشەو بۆ، قیبلەم وەشەو بۆ، مەیل کەرۆ شەوێ جەستەم وەشەو بۆ، بەدەم نەدەماو شەو بۆت چون شەو بۆ، تاو دڵم ساوکن بەبۆی شەو بۆت بۆ، مەواچان شەو بۆ جەسەر مغارن، شەو بۆش مکیاون و پەی دەردەداورن، قیبلەم تۆیچ بەڕەنگ شەو بۆ بنماونە، شەوێ بە شەماو شەو بۆت بکیاونە، شەماڵ بۆی شەو بۆ بەدەواونە دەو، باوەڕ پەرەی دەردەداورە شەو. ئالەگرا تۆ ئەخۆیتە تۆڕە کەنسەپتێک، مەفهومێک کە تۆ وێنی عەوام بەکاری نابات. دەردەداورە شەو، تۆ شەو بێدارانت دیگە، مەفهومە عیرفانیە. ئەوانەی کە تا سوح تالیلە ئەکەن و زکرەکەن و شەو بێداران، بەڵام دەردەداورە شەو مەفهومێکە کە لە دڵ زامەکانە بێسارانیەوە تێتە دەر. هەر کەسێک تا بە ئەندازەی بێسارانی حەقیقی زەندگی نەکردبێت نازانێت دەردەداورە شەو یعنی چی. ئەم مقدمات مەکەوت گەرەکمە بچمە ناوە دیبەیتەکەی ئەم شەو. من وەکو پەیمانە حەیدەری ساڵهای ساڵە کە لە ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ تەنیا نییە میتر، یاران و ڕفیقان و ڕۆڵەهای ئینقلابیەکی فرە لە دەور و بەرمان جەم بووگە. ناتوانم وەکو جاران سوعالەکانیان پرسیارەکانیان وە پشتە گوێ بخەم. جاران من بووم و مەردەم، ئیمڕۆ من هەموو هاو سەنگەر و هاو ڕەنج و یاران پرسیارەکەن، پێشنەها دەدەن، وەختیش نییە دانیشی لەگەڵ دانە بەدانەیانە قسە بکەی و ئەم مەسئولیەتە کەوێتە سەرشانت کە جواب بەیتۆ. ئەگەر ئێمە
شکل زندگی دنیای ئەمڕۆمان ئەگەر ئێمە لەناو سەرزەمینە خۆمانە لە دەوری یەکتریا کۆبووینەوە شاید محفلێک بواە لە نزیک و ئینسان دانیشتایە و گفتوگۆی بکردایە و تەمام ئەم مەسائلانە مرتەفع بواە، بەڵام ئینسان مەجبورە بێت بوێسێت کەڵەکە بوێت تا بگاتە ئەو جێگەی کە تۆ مەجبور بووی جواو بێتەوە، مەجبور بووی قسە بکەین. من لەم مقدمەی کە بۆ ئێوە بەحسم کرد ئاماژەم بە چەند منزوور و چەند مەوزوع کرد. مەوزوعێک ئەمە بوو کە سرف زانین باعث ناوێت تۆ ئەمەڵ بکەی، کەما این کە من و تۆ شعرە بێسارانیە خوێنینەوە، تەرانەیەک گوێدەین، هەر لە تەرانەی کوردی تا تەرانەهای مختلفێک کە لە دنیای ئەمڕۆ هەن، بەڵام سرفەن گوێدەین. بیستگمانە ئێمە فرەمان فرە شعرێک و گۆرانیەک و چیرۆکێکمان بیستگە، فرەمان ڕۆمانی فرەی خوێندگەسۆ، فرەیەک لە ئێمەمانان کتاوە فرەی خوێندگەسۆ، بەڵام چەند نەفەر لە ئێمەمانان لە ڕاستای ئەو شتانەی کە ئەیزانێت ئەمەڵی کردگەم، حرەکەتی کردگەم. چەند نەفەر لەوانەی کە تۆ وەکو ئینسانە باسەواد و خردمەند و ئەندێشمەند و تێگەیشتک ئەیان ناسیت، بە ئەندازەی تێگەیشتگی خۆیان حرەکەتەکەن، لە هەر مەقامێکا بوون. لەذا تۆ ئیستا جوابە یەک پرسیارە دەیتەوە وەختی خەڵک ڕوو بە تۆ قسە ئەکا و ئێژێ تۆ هەدەفت ئەمەسە خەڵک ڕۆشنەوەکەیتەوە. ئەم کەلامە بازاڕیە، وەختی تۆ نیتە ناوە وادیە مبارزە، وەختی تۆ دەردەداورە شەونیت نافەهمی بێسارانی بۆ ئێژێ شینم کەرۆ نەرم، شینم کەرۆ نەرم، واو شتێ بە قیبلەم شینم کەرۆ نەرم. تۆ ئەسڵەن نافەهمی دەردەداورە شەو چییە. لذا تۆ سەر دەرتێری لە گۆرانیهای غوتیک، شعرێ غوتیک، دەرنەتیجە تۆ وادیەم ئینسانە نافەهمی، دەرکی ناکەی. دروستە کارە کە ئێمە ئەیکەین یەکێک لە ئوسوولەکەی تەبشیرکردن و تەبلیغکردنە. بەڵام لە واقع کارە ئێمە ئەوە نییە دانایی بدەین و خەڵکی، ئەگەر خەڵکێک نەیگەرەک بێت فێر بوێت، ئەگەر خەڵکێک خۆی نەیگەرەک بێ پرسیار دروست بکات، ئەگەر خەڵکێک خۆی نەیگەرەک بێ لە ڕاستای هەر داناییە کە هەسی ئەمەڵی پێ بکات. من لە جێگەیەترا ئیشارەم بەوە کرد کە کەسێک وەکو بێسارانی وەختی حەسرەتە کێشی ڕەنجە کێشی لە پاوەی عشق و مەحبوبە و مەفهومە دەردەداورە شەو دروست ئەکا، ئەوجار تۆ خاتە ئەو وادیە کە کەسێک ئەگەر دەردەدار نەبێت، زمانە ئینسانە دەردەدار نافەهمێ، نەزان چوزان و جەبیرونەوە، من چێشم مێش و جەدەرونەوە، نەزان چوزانێ لە بیرونۆ لە دەرۆ، من چێشم مێش و لە دەرونەوە، من کوێمە ئێشی لە دەرونۆ. تەماشاکەن شاید فرەیشی فرە لە مەردمە ئێمە لە سەرزەمینە خۆمان خەریکن تحت سیستەمێن قیادکەرە بنگاه معاملاتی زندگی ئەکەن، شاید فکرەکەن بە فەقر و نەهامەت و ئەمان عادەتیان کردگە، بەڵام ئەو مەردمی ئێمە بە هەرچی شتە عادەتیان کردگە. مەردمی ئێمە تعریفی لە تۆهین نییە، تعریفی لە وردبوون نییە، تعریفی لە زندگی نییە. ئەمە زەمانی ممکنە کە تۆ بتوانی فاسڵە بگری لەو جامعە، دوور بکەوی تۆ لێی. ئەوجار حەسرەتەکانت
بۆ ئەو خاکە بۆ ئەو سەرزەمینە بۆ ئەو مردمە بۆ کەس و کارت بۆ تعلقاتت ئەو جار متەبەلور ئەوێت لە وەزیفەیەکە لە مەسئولیەتێکا کە تۆ هەست شاید عشق ساڵانە ساڵ ئاغای بێسارانی ختمە بە ماچێک نەبوو ختمە بە باوەشێک نەبوو بەڵام تەنانەت ئەوەی کە تۆ فکر بکەیتەوە لە پاش مەرگت ئیسبات ئەوێت کە چه مقدار ڕاستگۆ بوویت لە پاوی ئەو عشقەکە هەست چه مقدار بەهات دا لە پاوی ئەو عشقە و ڕەنجت کێشا ئێستا دوو گوڵە فرمێس کە مەعشوق لە پشتە تابوت نیونگاویەک و غەمزەیەک کە بەدرەقەی ڕێگەی تابوتە دەکا بۆ خەبر جوابێکە مزدێکە دڵخۆشکەریەکە ئێمە ساڵیانە ساڵ ئەو سەرزەمینە نەمانتوانی زندگی کەین و ئاوارە بووین ئەمڕۆ خەڵک ڕوومان تێکە ژەیە کاک پەیمان زمانە ڕاپەڕین فرە توندە فرە ڕادیکاڵە کاک پەیمان بەعسەوێت فرە خەڵکێک نزیکمان لێ نەوێتەوە ومن مەجبورم ئێستا جوابەوانە بەمەوە کاکە گیان ڕاپەڕین هیچ وەخت قەستی ئەوە نەبووگە نەک ئەوەی کە کارێکی خراپ بێ نەک ئەوەی کە دروست نەبێت ئەم حرەکەتە قەستی ئەوە نەبووگە کە خەڵکی جەزب بکات ومن ئێستا تێمە سەر ئەمە ئەکەمەوە تەماشاکەن ئێمە لە دنیایەکی واقعیە زندگیەکەین ئەو کەسەی کە ئێژێ من مبارزە ئەەکەم ئێشێ واقعیەتە زندگی بوێنێت دەشێ محیتە خۆی بناسێت مردم شناسی بوێت جامع شناسی بوێت ناوەی کە لەم کتێوانە هەست نا مردم خۆی خاص بناسێت اتفاقاتێکە لە دنیا کەفتگە بیناسێت دووجارە تەوەهم نەوێت بۆیە من مەسەڵەن پێکەنینم تێ بە شوعارامەی کە کاکە تۆ گەرەکتە وشیاری مردم بوویتە سەرەوە ناوان نییە یا مەسەلەن ئەوەی کە تۆ چیت کردگە بۆ ئێمە یا مەسەڵەن ئەوەی کە تۆ چیم بۆ ئۆکەی ئەمانە تەمامیان نگاهایەکی بازاڕین کە دەرەنجامە سڵتەیە دنیای جودۆ کریسیانەتی تحت ڕەوایەت لیبرالیزم و دموکراسی تەزریقیان کردە جاوامە بازاڕی مارکتینگ سۆسایەتی کە هەرچیشتە پوڵەوە هەرچیشتە بە پوڵ هەڵەسەنگێ و هەرچیشتە بە پێوەرەی سوود و منفعەت هەڵەسەنگێت کاستن بنفیت ئانالیز سوود و زیان و فایدە سوود و زیان و فایدە و دخاڵەتدانە پوڵ لە هەرچی ئومورە ناگەهان تۆ ئەوێنیت کە لە چارەنووس و لە سەرنووسە سیاسی و حیاتە ئیجتماعیە ئینسانەکانیشە مەسئلەیەک بەناو تەبلیغ تێتەبەین ڕێکلامکردن خۆ عەرزەکردن و تەئاتر هاتن خۆ نەمایشدان بۆ خاتری ئەوەی کە جەلبە نەزەر بکرێت و ڕەئی لە دیگەران بسێنیت تا بتوانیت ساوێکت بێ لە قودرەتە لە ساختارێک کە دایەنین ئەم داستانە بووگە بە چۆن بێژم اطلاعاتێکی بەدیهی لە هوشیاریە تەمامی ئینسانەکان پێویستیش ناکات چه میزان دەرکی هەست چه میزان سەوادی هەست چه میزان فکرەکاتەوە وا فەهمیگە وا تێگەیگە وەلەزا ئێمە بەما ئەشرافمان بوو تماشاکەن تۆ وەختە ئینسانێکیت کە گەرەکتە ئەمرێکی متعالی و مبارزە بکەی ئەم وادیە سەختە ئەم ڕێگە سەختە هیچ کەس تەکتا ناکەفێتە ڕێبێت مردمەکانە دنیای ئەمڕۆ زەمانێک حازرن شتێ ساپۆرت بکەن کە لە پشتە ئەوە منتەفەعەون مثالتان بۆ لێ بەم مەسەڵ ئێستا فعالینە جامعەیە مەدەنی لە شارە سنە و سەقز و کرماشان و مەریوان و ئەوانە
خەریکن پوڵ جەمەکەن کەمپەی نەگێڕن بە چەقانەیەک بە کاناڵ تەلەگرامی 300 ملیۆن 400 ملیۆن جەمەکەن مطمئن بن ئەوانەی کە کۆمەک ئەکەن قاڵبیان ئەکسەریەتە ئەوانەی کە کۆمەک ئەکەن لە ڕووی وەزیفە ئینسانی نایکەن لە ڕووی خدمەتێکە بە جامعایکەن نایکەن پشتە ئەو کۆمەکە ئەیکات دەیان ڕاند خەفتگەم ئەزانی بە کێ کۆمەکەکە ئەزانی ئەو پوڵە بەکێدا ئەو پوڵە بە کابرایەکی جامعی مەدەنی ئەدا جەمعێکن کە ئەمانە دەستیان هەست لە ناوە حاکمیەتە و ئەم تەعاتر و نەمایشە لە جێگەیەکە 10 بەرابەریگی لە تەرەفتێ بۆیە تەرەفم کاراکە بەڵام تۆ بچوو بەناوە ڕاپەڕین بێژە ئێمە گەرەکمانە تەلەڤیزیۆنێدانین تا خەڵکی ڕۆشن بوێتەوە بەرنامەی حرفەیشتا بنین باوەڕکەن کەس حازر نییە 10,000 تمەن بە ئێمە ئەوازانین وە نایدات ئەوجا خۆی یەگرێت و دەیتۆ چیم بۆکەی بێ بۆم کە ئەم مردمە لە دەسە زۆر خۆشیان تێ مردمێک کە هاڕیاوێت لە ئینسانە قەوی خۆشی تێ لە کەسێک کە باجی لێسێنەی خۆشی تێ لە زاڵم خۆشی تێ دەسێ ناتوانێ بیشکێنێ ماچیەکە ئەدەیتە لە سەریشیان هەرڕازین لیان ئەدەی هەرڕازین پوڵە دەن ساپۆرتەکەن هەرچی کارەیەکەن لەزا ئێمە ئەمانە ئەزانین بۆ یەک ژیرفانمان بۆ خەڵکی نەدووری بووە ئێمە ڕێگەیەکی تریشمان بوو ئەمان توانی بڕۆین وەکو ئەم ساختارانە بەرخۆردکەین بین کۆمپانیەک دابنین و ئەساسنامەیەکی بۆ تعریف بکەین و بچین ڕاوێژکاری بکەین تەکە پارتی و یەکێتی و پەکەکە و ئەمانە دانیشین فەسادەن دەرفەسادن دەرفەساد پایگاهێ دابنین و گشتیان بەڕێزن و ئێمەش بەڕێزین و ئەوان کناراویان دانیاوە و ئێمەش کناراوێکی تر دابنین لە کناریانە بێت و ناندانی بۆ من و بۆ 4-5 نەفەری تر و پاڵی لێبینەوە و $70 بگرین و وەکو ئامانەی کە ئێوە ئێوێنن مەسەڵەن ئەم جەماعەتە پاک مەسەڵ وەکو یەزدان پەناسیۆڵە بجەڕێنیت و پاراستن پۆڵ و پێبات و فشە فش بکەی لە پشت سەنگەر و من ڕاح بەرێسەر بە خۆخۆی خوازانە کوردستانم و هەڵخەتێ و داخەیتەوە و شەڕ داعشی دەکەم و کار بجی بتەقینیت و ئەم چرت و پرت و تەعاترەی کە ئەیکەی یا کۆمەڵە یا دموکرات یا پەکەکە یا هەر کام لەوانەی کە ئێوە ئەیوێنن هەزار تو یەک بچوایت و شەرەف و کەرامەت و عیزەت و هەرچی شتە بتخستایە ژێرە پێ و بتکەوتایتە تەمەلق و چاپلوسی دەی لە ناوت دڵە ئەم تەمەلق و چاپلوسیە هەچێ نەهاتە دەرەوە بێجگە لە فەسادەتر وەکارە ئێمە ئەمە نەبوو ئێمە قرار نەبوو بین دوکانێکی تر پڕ لە فەساد بکەینەوە بۆی تو تەواشاکەی ئەمانە گشتیان بۆ یەکتری بەڕێزن بۆ بەڕێزن چون گشتیان لە یەکتری ارتزاق ئەکەن گشتیان لە یەک سەرچاوە ارتزاق ئەکەن گشتیان یەک هەدەف بە وەرژنە جۆرا و جۆر تەعقیبەکەن خب ئەگەر تا ئەگرا من تەوزیحەکەم کامل بوو بێ تۆ بەم نەتیجە ئەگەی کە ئێمە تەبلیغ ناکەین لە ناوە مردم بێتە تەرەفمان حەق عوزڤێتمان پێبا نە مردم تێتە تەرەفمان نە حەق عوزڤێتمان پێدا مردمێکیش فرە لیلیت خستە لالایەژێ وە گەرە کێسی گیرفانم بۆ کوتەیە گەرە کەسی کڵاو بنێتە سەرم و گەرە کێسی جوانیەکەم بوات و ئەها وەختی فرە تاریفە ژنێگەکەیژێ وە گەرە کێسی ماچێکم کا خۆی ئەگری بۆت پس ئێمە وەختی خەتا بە مردمە خۆمان قسە ئەەکەین وەکو دانێ تاک لە ناوە جامعکە حەقە حەیاتی هەسوو لە ناوەم جامع مەسئولیەتی هەست قساکە وەکۆی کە من وامە ناوی خیابانێکی کرماشانە و ڕوو بە خەڵکی کرماشانێژم بۆتان نییە وا بکەنە هەڵ ناگەڕێمەوە بێژم مردمە عەزیزە مەحەلە تالیوان نییە کاورەگەرێکیسی پیسایی لە ناوە مەحەلە بڵاو کاتۆ من نایاڵم کاری وا بکە چون من دانم بەوە چەرب نەکردگە کە ئەمە تێ دەنگم پێدات یا ساپۆرتمەکات یا نانم پێدات بزان 4 ساڵە پەیمانە حەیدەری و ڕاپەڕینە کوردووارە سەربەخۆ بە تەورە متداوم خەریکە فەعالیەتە مبارزاتی خۆیەکە بچن یەک نمونە بێرن
لە توولە ئەم 4 ساڵە من سەدان نەفر ارتباتی تەکماگرتەکە. باوەڕکەن جامعەیەکی 10 ملیۆنی کوردی یەک ئینسانی تیا نەبوو دارای ئیمکانات بێ ئیمکانات بخاتە بەردەستەوە. مەسەڵەن کەسێک تەلەفۆن بکات بێژە ڕێگەیان من حازرم ساعەتێک ماهوارێک بنێمە اختیارە ئێوە. ئەمە اتفاقە هیچ وەخت ناکەفێ و ئێمەی ژەمانزانی هیچ وەخت ناکەفێ، هیچ وەخت ناکەفێ. بچین چی بکەین؟ بچینە دەرگای عەرەبستانە سعودی، بچینە دەرگای ئەمریکا، بچین بێژین حازرین بە نۆکەریتان، بێن تا سیاسەتەکانتان بۆ جێبەجێکەین. ئێمە باوەڕمان بەو شتانە نییە، چون تەمامە ئەمانە عاملە فەسادێک ئەزانین کە دەمە ئێمە ئەوەسێت و ئێمە ناتوانین مبارزە بکەین. ئێمە ڕۆژە ئەوەڵ کاتی نوتمان جامعەی ئێمە ئەوەندەی ئیمکانات هەست کە گەرەکی بێ شەڕ بکات تەئەمینی کاخۆی. جامعەی ئێمە ئەوەندەی ئیمکانات هەست کە ئەگەر قەرار بێ ساپۆرتێکی خۆی بکات، خۆی لە عوهدەی بەرتێت و احتیاجی نییە هیچ هێزێکی دەرەکی یارمەتیمان بە. ئەگەر تا ئەگرا لە یەکتری تێگەیوین ئەو جار تۆپەی ئەوەی کە من فرە بێمنەتم، بێمنەتێکیشم لە واقع بوونمە، هیچ کام لە ئێوە لیلی بەلالای هیچ کام لە ئێمە ناینێن، قسەکانیشمان ئەوە ناومان نایێرن، تەحلیلەکانیش لە ئێمە فێرەون ئەی شارنەوە نایژنی و ئێمەش ئێستارێکمان نێبێژنی، هەچ وەختیش داوامان نەکردگە ناومان بێرن، بۆشمان مهم نەوگە ناومان بێرن، مهم کاکڵە قەزیەکە بوو بکە بڕوات. تۆژۆکەن ئێستا سوالە دووەم تێتە بەرەوە، بۆچی ئێمە زوانمان ئەوەندە تند بوو؟ بۆچی وا بوو؟ ئایا ئێمە نەمانەتوانی ئارام قسە بکەین؟ ئایا ئێمە نەمانەتوانی کوڕە شیرینەکەم و دادەگیان و قەزا لە ماڵەکەم و زەریبگیان و نەمانەتوانی وا قسە بکەین؟ ئایا نەمانەتوانی کەلاممان ئاراستەیە فاخرترین کەلەمات بکەین؟ یا ئایا نەمانەتوانی بە زوانە لقز و ئیما و ئیشارە قسە بکەین؟ چرا نەمانتوانین؟ بەڵام هیچێکی لێ نایەتە دەرەوە، هیچ اتفاقی ناکەفت. بۆچی؟ سوالە مەسەلە بۆچی هیچ اتفاقی ناکەفت؟ تەوەجۆ بکەن میزان خەسارێک کە لە پەیکەرە جامعەی ئێمە بوو مەجالی ئەوەی نەبوو تۆ دانیشی وە سەعی بکەی خەڵک لە دەورە خۆت جەمکەیتەوە تا بتوانی بەڕێ و کارێک و بە ئیجتماعێکی عمومی و ئیجماعێکی عمومی قەزایە حەلکەی. ئیمکان پەزیر نەبوو. پس تۆ مەشیە چیت بکردایە؟ تۆ مەشیایە یەکتەنە بچوایتە شەڕە دوژمن. شەڕە دوژمن چه شەکلی بوو؟ تۆ ئەشێ تەشخیصت باە کێ دوشمنە، ئەدەواتە ئەم دوشمنە چه شەکلیە، ئەم دوشمنە کامە ئستراتژی تعریف کردگەسە و لەم ئستراتژیانە کە تعریفی کردگەسە و کامە ئەبزاری هابەدەسەوە تا تۆ بتوانی یەکتەنە لە بەرامبەرە ئەمە بوێسی. سەمە جواوە دێن چۆن ئەتوانی بوێسی واقعەنە اتفاقە ئەکەفێ. تماشاکەم ئەمەی کە کاکی باوکم تۆ کوردیەکەت فرە پاڕاوە 20,000 لغەتە کوردیە زانی، ئەمەی کە تۆ 3 سەفتە دیوان شعرە حفزە، ئەمەی کە تۆ 200 گۆرانی مەم کۆڵانە بە پەنجە خەیچەگیان بە لەنجە ئەزانیت، علولوەکەی و دەنگە خۆشە، ئەمانە تۆ ناکا بە کورد. ئەمەی کە تۆ پرۆفسۆری و دانشمەندیت و پێتێژن سەر زلە و ڕەهبەری ناتکا بە کورد، تا زەمانێک کە تۆ ئەم دانشەکە هەست ئەمەلەن لە ڕاستای کوردیەتا خەرجینەکەی، یعنی ئەمەڵی پێنەکەی، علمی بێ بەهرە و دەرەختی بێ سەمەر من ناومەوێ.
تۆ وەختێ ئەم گشتە عیلمتە بوو، ئەم گشتە سەوابتە بوو، ئەم گشتە وشەی عەجیب و غەریبی کوردیتە زانی، لە دڵی و ناگەهان ئستسمار کورد و سەرزەمینە کوردەوار هاتە دەرەوە، لە دڵی و خفەت و خاری و نابودی هاتە دەرەوە. تماشاکەن ئەوانەی کە گەرەکیانە مەسئلەی کورد تەخفیف بەنە تەبعیز، ئەمانە ئینسانهایەکی هەدەفمەندن کە نظامە سوڵتە فێری کرد بگن دەست بۆ تەبعیز بوون. مشکلە کورد تەبعیز نییە، مشکلە کورد ئینکارە ئینسانیەت و کوردیەتە، تەبعیز نییە. تۆ یا بەردەی یا کوردی، ئەوان بە تۆژن تۆ کورد نیت، تۆ تەبعیزت بۆ قائل ئەون شەهروەندە دەرەجە دووی دەرەجە سێی، وەلەزا تۆ ئیشێ بچیت سیڤیل ڕایت جێبەجێکەی مبارزاتە مەدەنی بۆ گرتنە حقوقە مەدەنی لە قاڵبە شەهروەندیە. دیسکۆرسە ئەم قاڵبە شەهروەندیە چییە؟ پلۆرالیزم و تۆلەرانس، بە فارسی وێتۆ ڕەواداری و تەنەوع. یعنی تۆ تەنەوعەکان قبوڵکەی و لە کناریانە تەکیانە ڕەواداری بکەی. و ئەمەژن ئەمە مەتۆدە دنیای سەردەمە کە تۆ بتوانی ئەکسەریەت جەزب بکەی لە خۆتا و دافعەت نەوێ. ئەم مێتۆدە ئەربابە کە سەرکەوتگە بەسەر تۆە. ئەرباب سەرکەوتگە ماڵەکەی خۆی دانیاگە، قەڵەمڕەوەکەی خۆی تعریف کردگە سۆ، دەسەڵاتەکەی خۆی دانیاگە، مسەلەت بووگە، ڕەوایەتە خۆی بڵاوە پێداگەسە و بەسەر توە. ئیستە تێ بە تۆ ئێژێت من خراویشم کرد و چەپۆکیشمدا لە تۆ خواهڕی ناگرێت و ڕازەکەیت و ئەمێکیم خۆشتەرگەرەک و تۆم کەمتر خۆشتەرگەرەک و بێنۆ ڕۆڕەگیان و سڵاواتیەوە دیاری محەممەد و یەکتری ماچکەن و حەلیەکەین. نە، ئێمە وافکر ناکەینەوە، وافکر ناکەینەوە. تۆ تحتە ناوە تۆلەرانس و پلۆرالیزم و تحتە ناوە گفتمانە ئیجابی جەزبی و تحتە ناوە حقوق شەهروەندی و تحتە ناوە تەبعیز گەرەکتە ڕەوەندێک بۆ من تعریفکەیت و پێبێژی مبارزە، کە ئەمە چی ئەکامە؟ بەقای من تەزمینەکە، ئەمە پرۆسەسە ئافرینەندگی و خەلاقیەتە من تەزمین ئەکا. تەوجۆکەی خب تۆ ئەم ئافەتانە گشتی ئەوێنی، ئەمانە گشتی جەعلە کەڵاوە، ئەمانە گشتی مارکەتینگە خەڵەتاندنە منوپلەیتکردنە مەردمە منە ئێوەس یارانە. تەجروبە بە تۆ ئێژێت، تۆ وەختێکی تەناو جامع قسە بکەی، گشت کەسێ فکرەکە عەقڵێکی وا لە کەلا و گشت کەسێ ژیرە و گشت کەسێ ئەفەهمێ. مەسەڵەن تۆ لە مەجلسێکی دانەفەرە دانیشی قسەکەی، گشتی ئەخبار گوێدا و ڕۆی تۆرز و دەنگە ئامریکا و BBC و ڕوودا و کەیبس چوار و گشتی ئەمانە گوێدا، تۆ هەر دەم هەڵتێری تەحلیلێ بکەی، ئەحماقا دەمەکاتەوە لە خەبەرگوزاریە BBC قسەکە، ئەم دەمەکاتەوە لە وەیساف ئامریکا قسە و چی بکەین و گشتمان ئەزانین و گشتمان حاڵیمانە و خەڵکی گشتی ئەزانێن. نە، کەوتیتە ناوم دەور تەسەلسۆلە باتڵە، مەردم وەکو خۆی ئەحمەق دەکا، هەر وەکو خۆی ئەحمەق دەکا، ناتوانی ئیشێ و دیار ئەوان و سڵاوات بەین. کاکە چوویتە ناوە شارە کوێرەکان دەست بگرەمە لە چاوت، خواد وەکو کوێر نیشان بە. یا و بەڕاستی هەر کەسی عەقڵی وا لە کە لە عیساوە دینە خۆی و موساوە دینە خۆی. نەبراگیان ئەگرا مەسئلەی فەلسەفەی وجودیە، پرسیارە بوون یا نەبوون، to be or not to be، بوون یا نەبوون. داستان وە لەگرا لەزا ئالەگرا
تۆ نێتە ناو وادیە نەسبی گەراییە. ئەم ئەبزارانە گشتی ئەبزارە سوڵتان تۆجۆکەن. خب ئێمە چۆن بەرخوردمان کردایە باتاینا تەکە مردما دانیشتیانە دەمەتەقە و تۆم تروکاندن و قسەیکانی سەریژنان و بەڕاستی و ئەو دنیا خۆشە و لە بریتانیا وائژن و لە ئەمریکا وائژن و تەحلیلە لولە نەفتەکانە خاوەرمیانەمان بکردایە. بەکوێ ئەگەی 100 ساڵە خەریکن ئەم کاراکە گەی بەکوێ گەی بەم ئەنجامەی کە سەرزەمی لە کوردەوار لە بین چوو، مەفهوم و کوردیەت لە بین چوو، جەهانە کوردی هیچ وەخت نەخولقیام و کورد لە ئیزمحلال و لە توانەوە تبدیل بووگە بە حەفیە کە معلوم نیە چییە. وسعەتە عەزیمە سەرزەمینی پێگەی نفوزیە فەرهەنگی و نەریتیە لە ئێمە لە دەست چوو و بەشێکی ئەعزەم لە کولتور و مەناسک و نەریتە ئێمە چوە ژێرە خاک و لە بین چوو، بێ بچووکترین نەغد، بێ بچووکترین گوزار، بێ بچووکترین تەرحە، یعنی تێپەڕاندنە مەرحەلەیەکی تاریخی چوو. ئێمە مەشیا چیمان بکردایە؟ ئێمە مەشیایە حەقیقی زەندگیمان بکردایە و عەمەڵمان بکردایە لە ڕاستای دانائیمان، لە ڕاستای ئومیدەکانمان. عەمەڵکردن چ بوو؟ تماشاکەن مردمینە، ئێمە کوڕ جنۆکە نیەین، فکر نەکەن ئێمە بێ کەس و کارین، دۆستمان نییە، قەوممان نییە، دانمان نییە بچین و کەباب بخۆین. فکر مەکەن ئێمە بچین و شارە کرماشان دۆست و ڕەفیق و کۆنە دووس و ئەوانەمانە نییە، بێکەسین. نا، شاید لە فرە کەسێ کەسدارترین. بەڵام سەختە تۆ تەسمیم بگری تۆ لە یەک وەر تەمامە دنیا لە یەک وەر. شاید ساڵها من تەکە خۆمە کەلەنجار چووم، مشت و مەڕم کرد تەکە خۆم بە بەرچاوی من و کامە لە ئێوە بە پاسپۆرتە ئینگلیسیتان نەچوونەوە ئێران، ناچنەوە ئێران، 5,000 پۆند ناخەنە گیرفانتان و ئەچنەوە لە شارە کرماشان و سنە و مەهاباد بابای بۆکەن و دختەر فەراری تێرن و مەشروب بەخوەن و سەرکڵاوەکان ئەچن و کاوڕ سەرەوەڕن و کەواو ئەکەن و چەندها نەفەر لێوە و کاراکەن. چەندها نەفەر لێوە کە ئێستا هەڵگرێ گفتمانە حیزبین، دموکراتن، کۆمەڵان، پەکەکەن، کوردن، لە گراسیۆڵتان جەڕەدەن، قسەی زلەکەن، ئەچنەوە لە کوردستانە و لەو ئێرانە سوورە خوێن و لە سلێمانی سوورە خوێن و دەرگای گشت کەسێکە دەن و سواڵەکەن و پەنجا موچە ئەگرن و موچەی یەکێتی و موچەی پارتی و موچەی پێشمەرگان و پێشمەرگەی کۆن و پێشمەرگەی دیرین و پێشمەرگەی تازە و ئەنفالانە چەند نەفەر لێوە هێگرن سەردانەکەن و مانگی 3 ساڵی 3 ئەچنەوە دان تعمیرەکەن و پێسە کێشن و قژ ئەکاڵن و تعمیرات بەدەن ئەکەن و ئێوە ئەیکەن. ئێمە نەمانەتوانی وەکو ئێوەوین. من سوال لە ئێوەکەم، چون تۆ فرە جارێکە مێنیت دانەی عەوامە خەڵکتێت جمێنەدایژی تۆ جێگەت گەرمە، کوا ئەمەڵتان تەوەجۆکەین. کاکە تۆ ئەگەر لە پیرانشار دانیشتی، لە دیواندەرە دانیشتگی، لە سنە دانیشتگی، باوەڕکە ئێمە پاس ئینگلیسی وارە گیرفانمانە، دەرگاکانە مسافرەتە دنیا بە ڕۆمان واز بوو، بەگرایشە کاریش نەکەین، بچین سوکتەرین کارکەین. ئەوە نەمانە پوڵ لە گیرفانە بینەوە ئەو 3 هەفتە 4 هەفتەی وایە ئەوێ تەفریحاتە دەرحەدەتی بملی بکەین تۆ کەفکەی وا حەسرەتە پێبین ڕۆژی 8 دەفە هەڵقەچێتەوە بەسەر خاڵە وا مەراخکەی تیرۆید بگری. ئەمان توانی و کارە بکەین، بۆ نەمان کرد، بۆ ئیستە تەواوە زندگیمان بووگەسۆ دەردەداوڕە شەو وەکو بێسارانی. ڕۆژە 10 دەفە خەڵکی زەنەدایژێ کاکە ئاگار لە خۆت بێ نەتسووتێنن، لە پشتەوە قەمەند لێت نەدەن، نەتکوژن، جمهوری ئیسلامی نەتڕفێنێ سەمت پێ نەدەن. من ساڵهاتە کە خۆمان کەرەنجار چوم کە من لە ئۆدەیەم کارە بەرتێم، من ئەتوانم تەنیاشم شێر کێشەکەی تاریکی بم، ئەتوانم
ئەتوانم من لە جێگەیەکە و دنیا ڕوم تێ بکە ئێوە فکرەکەن من نەمەزانی وەختی تۆ قاچ بخەیتە ناوە ئەم وادیە چە فەزایە کەسیفێکە نەمەزانی ئەمانە چەندێ پەست و بێشەرەفن قسە ئەکەن قسەڵۆکەکەن تۆهمەتە بۆخەن خەڵکە لێستێزە دەن دایک باوک برا مامۆ خاڵۆ لە خۆی و دوژمنایەتی یەکەن لە خۆی و گەرەکیانە بتکوژن بترسێنن کوڕەشیری نەکەم فکرەکەن ئەمانمانە نەئەزانی چرا ئێمە ئەمانمان نازانی بۆ حەچیەکی ئەنکە جواوی نەداوە چون ساڵها فکرمان پێ کردو ئایا لە ئوهدەی تێی یا لە ئوهدەی بەرنایی فرە عەیب بوو من دەسم بدایە وەکارێ سوار بوونم عەیب داوەزینم هەزار عەیب فرە عەیب بوو سەرم شۆڕکەمۆ بێژم ئشتبام کرد مەشیە من بەم تەسمیمە بگەیەمە بەم واقعیەتە بگەیەمە کە کارێکە ئەیکەین دروستە و ئیمانم هەست کە دروستە و ئیمانە من لە ڕاستای عەمەڵە منا قەراریە گرت لەذا تەنیا شمشێرکێشەکە من بووم کاکە بۆ درۆ ئەەکەی باوەڕکە تۆ نەیتە کنارە منە شمشێرکێشی باوەڕکە نایکەی باوەڕکە تەعەلوقات و مەنافعت هەست لە دەوڵەتە ئێران پوڵەسێنی نەمایەندەی شۆرای شاری دووکانت هەست کاسبی ڕانتەخۆی باوەڕکە حقوقە یەکێتی ئەگری حقوقە پارتی ئەگری باوەڕکە بوجە ئەسێنی لە پێکاکە لە تلویزیۆنەکەی کارەکەی حقوقی لێ ئەسێنی درۆ ئەەکەی نەیهاتیتە لای من بوێسی درۆ ئەەکەی و ناویسیت تۆ ئەم بەها نادەی تۆ نەچی تۆ ناوە خیابانەکانە سنە باکەیت و 2000 یۆرۆ خەرجکەیت و سیۆڵ بجەڕێنی لە ئوروپاتکن و دانیشی بژی بەڕاستی ئوروپاوانیە بەڕاستی لە ئوروپا مەردن فرە باکلاسن بەڕاستی چوبووین لە جێگەیەکا دانیشتوین ویسکیمان ئەخوارد خەڵکی ئوروپا تۆ وانەکەی دڵات تەقێ دێت تۆ ئەم گشتە تێ هەڵدریابی و سواڵ و فەسادە ئەەکەی بچی تۆ لە سنە نیشانە خەڵکی بە خەڵکی مەراق کابێت ئەگرایە خەڵکی مەراق نەکا خۆ ئەمریت ئەوە نیە کەواوێگەکەی دایەنێتە ناوەی ئینستاگرام و فەیسبوک و ئەوە هەر ئیستە کەواوەکە اینجا ئێوە خاڵی 2000 نەفەر لایکێکە ئافرین و باریکەڵاوەی و خۆش و حاڵتان کارەکە من دانێ وە چیتان نەکریاگە جێگەتان گەرمە بەڕاستی خۆش ڕابێری نەوەڵا کاکە تۆ خۆش ڕابێری نەوەڵا کاکێمە شەو ڕۆژمان بووگە بەزووخە کوردستان ئەم کوردەوارە ئێمە تۆ لەوێ خۆش ڕاوەری دائیمەن مەسی 52 هەست لەم ماڵ سەر دەرتێری خۆ دەکەی بەو ماڵە ئەوە نە بەتاڵی کار ناکەی ڕۆژێ 4 ساعتی شێکارکەین تا بتوانین کرد ئەهماڵ بین و وەسایلەکانمان بین من ئەمانە بۆ ئێژم بۆ ئەو دۆستان و یارانەی ڕاپەڕین کە خەریکن گوێمان لێگرن کاکی باوان ئەم کوردە احتیاجی بە ڕۆڵەیەک بوو بە شمشێر کێشێک بوو داوەزێتە سەر ئەمانە چون تۆ وەختی پرسیارە ئەووەڵت تەرح کرد ئشێ بێژی بۆ حیزب دموکرات هاوکاریە کاتەکە جمهوری ئیسلامی بۆ حیزب دموکرات هاوکاری کرد تەکە کۆرپۆریشنە ئێرانیا بۆ کۆمەڵە کردی بۆ پێکاکە ئەمانە دروستیان کردەگە یەکێتی و پارتی چۆن دروست بووگن تۆ ئەم پرسیارانە نەکەی ناتوانی بێژی ئەم شەڕە تەئاترە نەمایشە بۆیە ئەم کوردە بە هیچ وێناگا بۆیە ئەم کوردە قەبارەی بچووک بووە بۆیە تعریفی کوردی بۆ شەواڵە کوردی دەی ناتوانی نەیژی تۆ ئێشێ ماهیەتە قازی محەممەد دەرکەی تا بزانی کارکردە قازی محەممەد چییە لە ڕاستای نابوودی تووە تۆ ئێشێ ئاپۆ بێری لەوێ داینەی خۆی و فەلسەفەکەی و حیزبەکەی و نگاهەکەی و ساختارەکەی هەڵی تەکێنی تا تۆ بفەهمی کارکردە پەکەکە چییە چۆن پەکەکە لە ڕاستای نابوودی کار ئەکا تۆ بۆ هەر لێت ئەکوژێت بە سەدان هەزار ئینسانت لێ کوژی ئاگە ڕۆژ لە دوای ڕۆژ خراپترەویت قەوارت بچووکترەویت و تەنگ نەزەرتر ئەوی ئەحمەقتر ئەوی فاسدتر ئەوی نۆکەرتر ئەوی تەسلیم پەزیرتر ئەوی چۆن ئەمە اتفاقا کەفی کاکە تۆ بەقاڵیەکت بوێت بیلانە کاریەک یاخری هەفتە بەقاڵی چۆن تۆ 70 ساڵە شۆڕش ئەەکەی پرسیار لە خۆت ناکەی کورد کێس
100 ساڵە شۆڕش ئەەکەی پرسیار لە خۆت ناکەی کورتکیس ئیمکانی نییە تۆ ئەم گشتە ئینسانە مراجعی پێت کردوێت خۆت ئەم گشتە پسپۆڕویت و ئوستادە دانیشگا بوویت و دنیات بیوێت و هاوزاوای فرانسوا میتەران بیت و هەرچی چەپە دنیا بناسی تۆ لە تەرحە ئەم پرسیارە تۆ کە فیلسوفیت و کتێوە نووسیت وەمان تۆ لە تەرحە یەک پرسیار عاجزوی پرسیار یەک پرسیار سوال بێسارانی تەمام زندگی کە زندگی کرد بە شوێنە ئەوەوە یەک سوال جوابات و عشق چییە؟ ئەوەی سەفتە کردگە فقط بەحسە عشقی کردگە و عشقیشی لێ نایێتە دەرەوە سعی کردگە تعریفی بکاتەوە تعریف ناوێتەوە ئەو سعی کردگە تعریفی کاتەوە چۆ ئەوەنە تەلاشە نەکردگە خب ئێستا ئێمە چیمان بکردای باتێنە بە مردم وتایە بەڕاستی و خەڵکی کوردستان و سەلامون عەلەیکوم و گشتان بەڕێزن و بەڕێز کاکە عەبدوڵڵای موحتەتی بەڕێز یادی بەخێر شەهید قاسملو ئیشتبایان فەرموو هەڵەیان کردو نە ئەبوایە بەڕاستی بە فارس ئێعتماد بکات و بڕۆین وەسیەتنامەی قازی مەحەمەد بێرین 200 لاپەڕە وەسیەتنامەی نووساگە ئەم پیاگە وا 200 لاپەڕە وەسیەتنامەی نووساگە مەشیە 4000 لاپەڕە نەسیحەتنامەی بوایە کورە کاورا فرسەتی کردگە 300 لاپەڕە وەسیەت بنووسێ لە توو لە حیاتە 60 ساڵەیە ئەم پیاگە مەشیە بیتوانیە 4000 لاپەڕە نەسیحەتنامەیشی بنووسیە دەی کوا نەمەوجودە دەی ئیستە من بەهاتە ئەمە بەڕاستی و ئەم بەڕێزە نەمەوجودە و پرسیارێکی جوان بوو سەرکەوتوبی کاورا ئێژی لە باوەش نەکەس کاورا ئێژی من بوو ئەو قسە ناکەم کاورا ئەسڵم فکر ناکاتەوە تماشەکەم مردمە فاسدە من ئەمە ئەزانم کاورا بهترین حاڵەتە جورئەتە کاتێک کسێ بە منەدا ئێژی سەرکەوتوو بووی دەرسوورەتێک کە کاوراگە شعوری بووایە ئەیوت ئەم پیاگە نیرە ئەم ڕۆڵە ئەم قارەمانە ئەمەینی کوردە ئەمە مڵکە کوردە تۆ ئەچویتە شوێنە کاورایە پیران شاریە مەعلولە چەفی ئەندازە خاملی بێژی بەڕاستی و جێگەی ئفتخارمە من مەحفلە ئێرانی تورکی عێراقی خاوەرەمیانەیی ئوروپایی لەسەرم کوردیەتە خۆمە ئەچم ئەگەر لە ناویە تەپ و تۆز و قەلع و قەمم نەکرد ناوە خۆمە گۆڕم تۆ چۆن کاورایەتی هەڵدریاگە پیران شاریە وێنی پاڵەوانتە بۆ منە نووسی سەرکەوتوبی لە کاتێکە من شمشێر ئەجەڕێنم تا تۆ حەز بکەی کوردبوون یانی چی پس من ئەزانم مردمم درۆزنن من ئەزانم مردم حەسوودن درۆزنن حوقنەدارن کاورا کەم مقدارە ژێ من ئەو چۆن پێ یەکری شمشێر کێشی من ناکێشمنەوە و شێتە نا من زەجرم زیاتر لە تۆ کێشاکە و شامەتم بوو کە مەرگ بنێمە سەر ئەژنۆم و بزانم مەرگ بەشێک لە واقعیەتە زندگی منە مەرگ نەشارم و لە پشتە کونەکە قایمی کەم فکر نەکەم مەرگ مەوجود نییە بۆ گشت کەسێ هەست بۆ من نییە چرا بۆ من هەست مەوجودە هەر لە حەزمکانی هەز من ببرم هەر لە حەزمکانی هەزم هەناسە ئیتر نێتەوە بۆیە من وەختی دیبەیتم کردوتم لە 11 سەلاح شورا کاورایشێ بۆ خاتری تەواوی ئەو قسانی مەشیە بم کردایە و نەمکرد بۆ خاتری تەواوی ئەو فکرانەی کە مەشیایە بم کردایە و نەمکرد ئینسان وەختێ تەلاشی کرد یەک عمرە بە داسایفسکیێژێ حەقیقی زندگی کە یەک چرکە سات لە یەک سانیە حەقیقی ئەوێت وەختی عمری تەلاشت کرد لە سانیەک ئەمە اتفاقاکەوێت کە تۆ حەقیقی ئەبی من مەجبور بووم دەوڵەتە ئێرانی ماهیەتی پەردەبەرداری بکەم من مەجبور بووم پرۆژەکانە دەوڵەتە ئێرانی لەبین بووم ئەبزارەکانی قەتکەم فعالینی جامعەیە مەدەنی معتەمەدین چهرەهای بەرساختە سەلەبریتیەکان نۆخبەکان قەڵەم بەدەستان و ڕۆژنامەنویسان
ئەحزاب منتەسەب مەجبورم کارکردیان دەرخەم. من مەجبور بووم دەمامەکە کاورایە ئیتلاعاتی، کەسێک کە لەشی فرۆشکە، وجودی فرۆشکە، کەرامەتی فرۆشکە، جنایەتی بەرعەلیه بەشەریەت کردگە، دەمامەکەکەی لە پشتە ئاشخاڵ جەمکەم لای بدەم و پێی بێژم دادەگیان تۆ لەش فرۆشی، تۆ لە پشتە ئەنجومەنە سەوزەکییا خۆت قایم مەکە، تۆ لەش فرۆشی. ئەنجومەنە سەوزەکیابوون یعنی لەش فرۆشی، یعنی کارمەندە دەوڵەتە ئێرانی بوون بۆ نابودی کوردەوار، بۆ نابودی ئینسان کوردیەت. چۆنم ڕوودایە باتەموتە دادەگیان بەڕاستی تۆ لێوت شیرینە و پرۆتۆزی قەشەنێکت کردگە و مشە قژەکەت فرە زەریفە و من ئفتخارەکەم بەوەی کە تۆ باسەنە خڕە و قەشەنگ ئاشقاڵ جەمەکەیت و بەڵام تو فکر ناکەیت تۆ ئەم ئاشقاڵ جەمکردنە کۆمەک ئەکا بە جمهوری ئیسلامی و نەوەڵا من فکرەکەم جامعەکەم فرە شیرینە و فرە قەشەنگە و من فرە باکلاسم و خەریکم خۆتە گرتەگە. ئێمە وەزیفەمان بوو ماهیەتە قەحبەی ئاوا دەرخین، وەزیفەمان بوو ڕەهبەرە بێشەرەفەکانتان دەرخین، بۆ دەریخین. ئەمە فکر ناکەین تەواو جامعەی کوردەوار ئێوەن، یعنی کەسانێکن کە جەز بەم حیزبانە بوون یا سەمپاتیان بەم حیزبانە هەست. فکر ناکەم ئێوە 1% بوون، بەڵام ئێنەوە 2% بەعدی کە لە ئێوە قینیانتی وەحل بووگن لە دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە تورکی و عێراقیە. مەشایە دەنگێکی دلێریان ببیستایە، مەشایە جۆرێکی تر کوردیان بدیایە، مەشایە بیانزانیایە کورد کێس وەختی ئەوت کورد مەچەی هیچی و قاسم دواتە بەری چاوی، عەبەی مۆتەدی هاتە بەری چاوی، مەسعودە بارزانی و جەلە وەرگە هاتە بەری چاوی، حەپۆ هاتە بەری چاوی، وەلیستە وەختی هێژی کورد ڕاپەڕێنتە بەری چاوی. ئێمە تێزە بەری چاوی، نە دوگمین، نە ئەحمەقین، نە دەمە قۆپان لە پێین، نە تەوسعە پەیان نەکردگین، نە زۆڵ داهاتین، نە فاسدین، نە دروزنین، هیچ کام لەوانە نین، نە خۆخۆرین، نە خۆفرۆشین، نە قەبارە بچووکین. لذا ئەم جۆرە تەعارفات بازاڕیە بنینە کنارەوە. بە کوردی ێژێت ئەگەر برسیتە پێخۆرە بۆچیە، ئەگەر خەوت تێژێر سەرە بۆچیە. ئەگەر تۆ قەهرەمان بیت و مبارز بیت و ئینسان بوویت و لە پرۆسسە و لە فەراویەندە بوونا لە فەراوین مەحوەریە بچیت بەرەو بوون و بیکامینگ و شدەن، ماتەڵە من ناویت تێی سبقەت لە منەگری کە ئەم مەیدانە ئازادە بوو تۆ. و ئەمما پەیمانە حەیدەری وا لە ئەووەڵ سپا ئەووەڵە سەفوێسیاگە، یا من باوەڕم هەست بەم کارەیە یەکەم، یا من باوەڕم هەست بە قسەهایەک یەکەم، یا نیسم خۆ بە تەردید و تەعارف قسە ناکەم. ئەی چۆن ئەم مەردمە لە من ئیمان بگرێ، ئەی چۆن مەردم بفەهمێ من ڕاستەکەم، منێکە ئامادە نەبم لە پێناوە کلەماتێکە لە دەم تێتە دەر لە بەرامبەر سپای دوژمنە بوێسم، چۆن تەوەقوعەکەم مەردمەکەم بوێسی، منێکە کەم دابنێم چۆن تەوەقۆم هەست مەردمەکەم بوێسی. پس ئەو کارەی کە ئێمە کردمان مبارزەی مستەقیم تەکە دوژمنە، هەر ڕۆڵەیەکی کوردی شتێت بەخێر بێت، دەرگای شۆڕش ئاوەڵاس، کەسیش بەری نەگرت کە کێ لە مەقامە خۆی و لە جێگەی خۆیدا نەنیشێت. من هەر کەسێ تریبوونم پێ باشمە تریبوونەکەی، حەزیەکە عەلیە خامنەی بێت، حەزیەکە تائە بە دەفتەرە بێتە ڕاهبەری بێت، بابێت بچینە تەلەڤیزیۆنە بەیەکۆ، بابێت. خب ئێمە چیمان کرد؟ ئێمە ماهیەت واقعی ئەمانمانە دەرخست، فرە کەسێک ئیتر نەهێشت کەس و کارەکەی لە دەوروبەرم جامعەی مەدەنیە بسوڕێتەوە. ماهیەت جامعەی مەدەنی بۆ دەرکوت خەڵکە بەدبەخت و زانی نازانی لە کاورا پرسیێژێ بەخواژن دنیا گۆڕیاکە دەیلاوە ئەگەر
وانەکەی نێژن ئۆمۆلین دێ ئەو وەختە تۆ بووی ئەسەلوێنی کە ئەو ئۆمۆل نییە و ئەو تەسویرە غەڵەتە و ئەو پاکێکات تۆم دەفەڕۆن دەرە ماڵەکەیژە غەڵەتەکە بچوپەیکارە مەحەلی نانی سڵاوی ناکە تەکیان ناکەوێتە ڕێی باسی کۆمەڵ و دموکراتی بۆ کە هیچ نایژێ وەلێ تەڕێشیان بۆ ورد ناکە وەلێ بیشیان بێنێ لە خیابانە چوارشەقیانتی هەڵەدات ئەوە کارە بۆ ئێمە کردمان ئەبزارەکانی دەوڵەتە ئێرانیمان شکاند نەمان هێشت بەرەی ئیجتیماعی بگرن نەمان هێشت تایتڵ و ناویان بوێت نەمان هێشت ئەسپ و مراد بتازێنن تەوەجۆکەن کاک حەمەی سووچی تماشاکە منیسە تۆ بکوم نمونە بەکارەوەم جووا و بامەوە ئێستا من ێشەتێکی توان نەرم قسە بکەم بێژم کاک حەمەی گیان تماشاکە لە کووردا شۆڕش دروست نەبووگە کە پێی بێژی شۆڕشە کوردی مەسعودە بارزانی و جەلال تاڵەبانی دەستکردت دەسە شای ئێران و ساواکە ئێران بووگن نەقش و کارکردیشیان ئەوە بووگە کە ملەت و کورد نابودکەن لە بەشە کوردەوارەدا گیرکراو لایەن عێراق ئەوەی کە تۆ فکر ئەەکەی تۆ ئەگەر کوردێکی وەکو تۆ قسە ئەکا ئەربا بتوێت و بتکوژێ خاسە ئەمە یە حاڵەتێکی ڕۆحی ڕەوانیە بالئەخرە ئێمە بە سوولەتە تەبیعی حەز ئەەکەین ئەو کەسەیش کە حکممانەکات زۆردارە بە زوانەکەی خۆمان قسە بکە وا حەزەکەین یا قابلە تەحملترە بەڵام ئەگەر لەو پەڕەبێ شەرەفی و بێژی باوەڕکە ئەمانە ناون بە سەگەکەی سەدام حوسێنیش خۆ ئیسە تۆ قبوڵت کرد باوەڕکە قبوڵ ناکەی ئیسە فکرەکەی لە من فرەژیرتری فرە عەقڵی فرە ئەفەهمی جا ئیسە لەو لاوەتی بەڕاستی ئێمە شۆڕشمان کرد نە تۆ هیچ وەخت شۆڕشە نەکردە چون تۆ 4 ملیۆنی یەک نەفەرتانتیانەوە بە یەک پرسیار تەرەکە بێژی کورد کێس مەگەری دەهات نایە نایژی حکوومەتی کوردیم دانیا کە حەلیمە کوردستان مەگەر نایژی بە کوردی وانەی کە نووسمەوە مەگەر تۆ بە زوانە کوردی نەچوویتە مەدرسە دەئیستە بێژە کورد کێس تۆ نەتەرحێ کردە مەگەر تۆ ئەدەیتە سەرە سەگ لەو کوردستانیەوە شاعرە وانە دەتۆ بڕۆ شاعری نەتەوەی میلی دەبڕۆ بێرە یەکێک لەمانە سعی کردوێ کوردیەت تەقسیم کات تعریفی کاتەوە سعی کردوێت تەلاشی کردوێت محاولەی کردوێت دێ من تەکی تۆ ئاوا قسە ئەکەم تۆ ئەکەویتە چەلەحانی تەکە منە چەلەحانی وانیە و بڕاستی وانیە و ئێمە شۆڕش کرد من مەجبورم بەم لە بنێتەوە تا تۆ حاڵیت بوێ ئاو حەلیمی کوردستانە بابە ئەمریکا بۆتانی دروست کردە هەدەفیش ئەمەسەتە کە دەوڵەتە ئێرانیە کورد حەپەلوشکەن هەتایە نابودیکەن وەخەریکن ئەو کاراکەن دەی ئەمە تۆ توانی دەرکیکەی باوەڕکە ناتوانی دەرکیکەی دەی من چۆن تۆ قەنەعات بگەێنم ئاغا دێ من ئەگەرگەرێکمێ تۆ قەنەعات بگەێنم عمر من کەفاف نادا بە دیار ملیۆن ها ملیۆن ئینسان و دانیشم دانە بەدانە بە قەنەعاتیان بگەێنم من مستەقیم تەکی ئەربابەکەی توا تەرەفم ڕاپەڕین مستەقیم تەکی ئەربابەکەی ئەوا تەرەفە من تاسو حەقسە بۆ تۆ بکەم تۆ ئەلفبای سیاست نازانی ئەلفبای علوم اجتماعی و فەلسەفە نازانیت لە ئاخر وێژی وەڵا خۆ قسە و خۆشە دوو نوکتەم بۆ بێژە ئەو بەڕاستی وانە دەیتر دەسە من بێ دەسەڵاتەوێت وایچوو یاشێ بەم و سەرتا یاوەی کە من پشتم بە تۆ نەوەست کە بەڕاستی تۆ شەڕکەر نییە تۆ تەعەجوبە لە میلیارد لە ملیۆن ملیۆن ئینسانە لەم سەرزەمینە ئیمکاناتێک دروست ناوێ کە خۆی بپارێزێ سیستەمە ئیمنیەکی تیا نییە خۆی بپارێزێ تۆ ناوێنی 100 نەفەر لەم کوردەوارە لە دەوری یەکتری کۆبێت تۆ بێژی ئەو دەنگە حەقیقەتە با بڕۆین باجی پێبین تۆ 2 ڕۆژنامەنگار ناوێنی هەڵسنەوە بێژین بڕۆن ئەو دەنگە بێرین با پەرەی پێبین نەگشتی وا لە شوێنە دەوڵەتە سەرسوو لە باتەڵا نار بخوا دەگشتان درۆکەن گشتتان درۆزنن
ئیسەقینتان لێتێ من هێشم گشتتان درۆزەنن کاکی باوکم بە کوردیەژێ دزدزە ناسێ حیسەیزە ناسێ پیاک پیاگە ناسێ بۆ بڕێدە مردم قینیان نایە من بەم ئەدەبیاتە قسەکەم چون پیاگن چون خۆیان پیاگن چون خۆیان ئینسانن چون خۆیان مردن چون خۆیان ژنن چون خۆیان دروستن تەماشا مەکات ئەگەر دزوم باوەڕکە دزدزە ناسێ وەختی کەلامە من ئەشنەفێوە خۆی تێتە بیری باوکی تێتە بیری باوای تێتە بیری تەوەجۆکەن بۆیە فرێک لە مردمە سکوتی کردگە هیچ نایژێ چون ئێمە کۆهن ئولگۆکانی وەبیرتێرینەوە شکڵ ئەمین من ئەمانەم وت بۆ یارانە ڕاپەڕین کە بفەهمن ئێمە هەر کەس بێتە ناوە ڕاپەڕین ئارزوومان ئەوەسە فەلسەفەیەک ڕاپەڕین تەواو کوردەوارە بگرێ بەڵام سەفە مقدمە ئێمە شەڕەتەکە کۆرپۆرێشن سیستەمە ئینقیادکەر و بەردەکەر ئینسانە و لەم شڕێشە ئەوەندە مماشاتمان نەکردە تەوەجۆ فەرموون دوژمنیش هەمازانیت و ئێمە لە کارەکەی خۆمانە سەرکەوتوو بووگین ئێمە تەواو پلانەکانە دەوڵەتە ئێرانیمان ئەفشا کرد دەستەکانیمان ئەفشا کرد ئێمە توانیمان ئەوانەی کە خەریکن وانە ناو بازیەکان بۆ ڕۆشنتر بکەینەوە بۆ مردم بۆ ئەوانەی کە دەخاڵەتیان هەست لە کارە سیاسیە ئەو کارە بکەین پس کەسێک لە ئێمە تێئەگا کە دەردەداوڕە شەوە ئێوەی یاران ڕاپەڕیندانە بەدانەتان دەردەداوڕە شەون ئێوازانم کوردبوون یعنی چی ئێوە کورد بووگن ئەزانن دەردە کورد بوون چه شەکڵیە بەڵێ ما بەقیە نییەن گشتی کاسبیە گشتی دروست گشتی تەمەلق بە یەکتری فرۆشتنە گشتی درۆکردنە تەک یەکتریە قەیناکە با پەیمانە حەیدەری و ڕاپەڕین کتمانکەن بەڵام کاورا بوو گوێ نادا لە من چون قێزەونیەکەی خۆی دەرەکەوێ بووی چون وەبیری تێرمە گەوادە بێ شەرەفە دروزنە بێ مستەواز هیچ نییە تۆفاڵەیەکە کەر هاتگە گاچی تماشا کاک حەمەسووچی تەوەجۆ بکە ئاو خەڵکە منعە ئێمەکە تۆ من یاسینم بە گوێی کەرا خوێن تۆ بەقەدەر کەری عەقڵانیە من بەس ئەوە ئەڕێم لێوە کوردی ئێران جاشی فارس ئەگەر نەبێ ئێستا کوردستانی گەورە دروست دەبوو جاشی فارس باوکتە مەلا مچەی بارزانیتە دوای جەلانە تاڵەبانیتە گەوا باوک ئیسە تۆ حاڵیت بوو تۆ تۆخمە فارسی تۆ ئۆسارەی فارسی تۆ مەلامچە و ئەیوت لە هەر کوێ کوردێک کەس ئەوە ئێرانە ڕۆڵە گیان ئەتێ هەڵدریاک دێ من یەکێکی وەکو تۆ ئێشێ بگرم 2000 شەقی تێ هەڵدەم تا بفەهمم کورە من ئافەتەکە وا لە گیانە خۆمە ئیسە تۆ مترێ دەمە قۆپان وا لە پێتا جامانە ئەوەسی تۆ ئەوەنە وەرگێ زلە وا پێ گعدا ئەوەسیت هەڵیەخێت تۆ حەسەنزی لە گوێ دێ حەمەی ماملێ کوردیشی تۆ ئەوەسە داستان ئەمن نمونەن من هەڵیانە بژێرم بۆ ئەوەی کەسانێکە گوێ لەم دیبەیتە بدەن بزانن ئێمە لەگەڵ چ موحیتێکا دەست بە یەخین لەگەڵ کێها دەست بە یەخین تەکە کیا دەست بە یەخین کاکە ئێمە 100 ساڵ کاول بووگین 100 ساڵ نابود بووگین تۆ چۆن لە ناوم کاولستانە شەڕەکەی تۆ چۆن تەکە داگیرکەرە ئێرانی و یاڵەتە متحدەی ئامریکا شەڕەکەی چۆنێکەی چۆن تەکە ئەواملە ئەمانە کە مستەقیم و غەیرە مستەقیم ئیدەکانە ئەوانە تەزریخەکەن بە زوانە کوردی و بە دەمە قۆپانە کوردی تۆ چۆن شەڕەکەی لە ناو ئەم گشتە کاکی باوکم بابزانی مەشایە بهترین سەوادمان بوایە لە ئەدەبیات لە شێعر لە فەلسەفە لە علوم اجتماعی لە تاریخ لە سیاست مەشایە بمان وایە تا متهم نەوین بە دووگم بوون و بە بێسەوادی
بەشیە شەهامەتە قسەکردنمان وایە شەهامەتمان وایە لە ڕەنجەکانە خۆمان تێپەڕیێنە تا بمانتوانین ڕەنجەکانە دیگەرانیش بوێنین بەشیە قودرەت و نفوزە کەلاممان وایە نەبکەوتایەنە دەم پێچان و حەچە حەچ و گێلە گێلکردن تااقەتە مردم بچوایە تااقەتی نەبووایە ساعتی گوێ بگرێت لە بەرنامەیەکی تەقۆڕەقی مەبارزاتی مەشیە فەن سخەنڕانی و سخەنوەریمان بزانیایە کاکە حەمە بە کوردی ئێژێ ئەوەی چاری دەمم نەکا چاری دەسم ناکە تۆ لە نزیکی شۆ حکێنیەی حیج گوێنیەی تۆ هەر ئەوە نەوی داعش نەگەیوە مەخمور هەڵاتی تۆ هەرەویتە فشە فەشیش مەکە لە توولە عمرتانە یەکدانە فەتح بێژن یەکدانە قارەمانێتی بێژن نێ لە قەوارەتانە و قسانە مەکەن بۆ چون ژنراڵە گەورە و فەرماندەی گەورەتان نەوگە چون ئیمانتان نەوگە مشتێ فاسدە ناو گاڵپەرەستن مشتێ درۆزنن نە فەلسەفەی کوردیتان بووگە نە بڕوای کوردوتان فکرەکەی تاقە پارچەیە بۆسی تۆ قەیخۆتە و کلیک دەربێری هەڵخەیتەوە کوردی تێ هەڵدریاک گەعدە بکەی کوردی بەڕاستی حەسەن زیرەکێ خۆش بوو مام لێ خۆش بوو حەزم لێتی نەکورە بابژێنە تۆ تەواو زەخیرەی لوقەت و کوردی ناگاتە 300 لوقەت 300 لوقەت تۆ چۆن بەشەری چۆن فکرەکەی تۆ چۆن دنیا ئەبێنی تۆ تەوانە خوڵقاندنت داستانی چیرۆکێکە نییە تۆ ئەسن نافەهمی خیانەت یعنی چی نافەهمی ئێمە وایە ئەم وحیتە پس خوردە مەگرن ئیرادا لەکی مەگرن درۆش مەکەن نێتێتانە و پیاگە نییە نیوە من بێسم تۆ بێ لە کەنارە منە شمشێر لێبەی ئەکێ بچێتەوە بۆ عێراق کێ بچێتە سلێمانی و بابات و بڕاتە سەر چنار ئەکێ بچێتەوە سنە بابا بکە دختەر بازی بکە کێ بچێتەوە تۆ پیاگەنی بێ لە شانی من ئابوێسی درۆژ مەکە بێڵە بە کارە خۆمان بکەین ناوەکان ئێمەش فاسد مەکە ناومید مەکە شۆڕش ئەخلاقی شۆڕش ئەقەلیەتیە بابزانی ئەمە یەک دوو بابزانی لە ناوە تەواو کۆمەڵگاکانە بەشەرە ئیدێک بە تەعدادان گووسەکانە دەستێن تاریخە گۆڕن و لەم کوردەوارە ئێمەشە متەعەسفانەی خۆشبەختانە قورعە بە ناوە ئێمە کەوت منتەزریش نەوگین تۆ داوەتنامە بە هەنێری یانەی هەنێری کامەشتان فرە پیاگەن کامەشتان فرە باسەوادن بێنە مەیدانە حەقیقەتەوە کامێشتان فرە فکرەکەن ناو ناتۆرە مێرن جمێن مەدەن من کێم بە تۆ ڕەبتی نییە بێ پرسیارەکانە من جوواو بەرۆ بێ نەقدە کەلامم بکە بێ بێژەوانیە من دوێ کە سوعالم لە تۆ کرد پەکەکە بازووی مستەقیم سپای پاسداران ئەگەر نییە و مەرزداری ناکە ئێرانی بوویە بە تۆ ێژن مەرزدارە غەی و چون مەرزەکانە کورد داخەی وە کورد ئەکوژی ئەگەر تۆ ئەوە نییە ئەیچیتە تۆ بۆ سنوور داخەی لەم وەختاکەی کۆڕۆنا هەسێ مەتوانین دەوڵەتە ئێرانی بخێن بۆ دایەخی بۆ ناڵی ملەتە کورد کاسبی بکە بچۆ بازاڕەکانە وەرمی و تۆرێز وازە بازاڕە سنە و جوانڕۆ و کامێران و ئەوانەتانە داخستە داتان خست نایاڵن حەچی ئیتلاعاتی و سپایی گەوا باوکە لەم کوردەوارە تووشی کۆڕۆنایەکەی وەکو سەد بیتۆ بێنی ئایتە چ سووک و سەلیمی هایتە چێ بێ مستەوای تۆ مشت نمونەی خەرواری 180 ئێوە وا فکرەکاتەوە ئێوە منزورم مردمە عادیە جامەس فاسدن تۆ ئێژی ئێرانی ئەویژۆ تۆ ئێژی عێراقی تۆ ئێژی ئێرانی حیزن ئەو جێجی عێراقی خوێڕین بێ عەقڵن حەیوانن وایژی ئێوە نە کوردن نە ئینسانن نە بەشەرن نە معرفەتتان هەست ئێوە 100 ساڵ هاڕیاگن نابودی یعنی تۆ بەچە مەلام سەپای بارزانی بەچە مەسعود بەچە جەلالە وورگە بەچە تەجاوز یعنی تۆ ڕۆڵە تۆ ئەو کوردستانە کەوت کەسە بووگەسە و فاسدستان کەوت کەسە دەسە ئێوەمانان ئەگەر زەبرەکەی ئێمە داوەزی ئەو جا ئەوکەینە بەشەر لە ناوتانە بەشەر دەرتێرین خیاڵ ڕاهاتوێ ئەم تۆ بەمێریە و تۆ بەمێرینیام دافە دەمە قۆپانکەیتە پێ و کلک لە دەرەقم تۆ دەربێری وانێکێ بکەین
ها بچوو تۆ ئەوەنە ئەقڵە تەوسعی پەیان نەکردە کورە خەڵکی نەتماشاکن ئەمەسە وەزعیەت ئێمە ئێژی من هەڵاس تماشای ئەقڵە تەوسع پەیان نەکردگە ئەمانە دیقە من کوردستانم هەست باوەڕکەن بچن لە سەتح کەلانیانە ناوی جامعە ئەمەسە هەر ئەمەسە حەج گشتی پڕە لە حفرە گشتی پڕە لە ئۆغدەی دەورانە مناڵی تربیەت نەبووک کورەمانە ئاوگەرمیان نەوگە سەری پێ بشۆرن پەڕەن لە ئۆغدە دیقە من هەسم تۆ نیسە دێڵ دریاک تۆ حەجە نییە تۆ خۆتیشە نییە بە هەر سوورەت ئەمە حەکایەتە ئێمەس و ئێمە شەرایەتێکە ئێمە واینتیە ئێمە سەرەکەوین یەکتەنەی شەڕ سپای پاسداران و دەوڵەتە ئێرانی و ویاڵەتە متحدەی ئەمریکا و تەمامە حەزابە فاسد دەکەین ئەوە نیە دانە بەدانیان چوونە توولە ئەوە نیە دانەدانێن وەکو سەگ ئەترسن و لەرزیاگن و قەبارەیان بچووک بوو بەسەوە هەر بەم کەلامە هەر بەم ڕۆحە کوردیە ئایوە خۆش